سڵاوی خوای گەورەتان لەوێ هاوڕێیانی خۆشەویست. ئاڵمانی لەگەڵ کەیوان. دەرسی پێنجەم. تکایە هاوڕێیانی خۆشەویست سابسکرایبمان بکەن و بینێرن بۆ ئەو دۆست و بەرادەرانتانە کە حەزیان لە فێربوونەوەی زمانی ئاڵمانیە بە خێراترین شێواز. بەم شێوە ئێوە فێرە بن جوان قسە بکەن و خێرا فێری قسەکردن ببن. ئێرە ئێمە باسی گراماتیک وشت قەت ناکەین. فەقەت ئەوەی کە ئەبیسن تکراریکەنەوە. چەند جارێک ئەم دەرسە تکرارکەن و تکایە کوێی لێ بگرن و تکراریکەن ئەم دەرسە زۆر گرنگە بۆتان. ئێستا گەینە بابەتێکی دیکە و باسێکی دیکە. لەم باسە پرسیارکردن هەندێک پرسیار و هەندێک ڕستەیەکە لێرە فێری ئەبن زۆر بەکەڵتان میێت. یەکەم ڕستە ئەوەیە Sprechen Sie Deutsch? Sprechen Sie Deutsch? Sprechen Sie Deutsch? Sprechen Sie Deutsch? ئەڵمانی قسەکەن ئێوەی بەڕێز. Sprechen Sie Deutsch? ئێوە ئەچن بۆ هەرجێگە لە ئەڵمانیا. ئەگەر ئەڵمانێکتان باش نەبێت کابرا لێتان نەپرسێت Sprechen Sie Deutsch? Sprechen Sie Deutsch? توی بزنه علی Ja, ich spreche Deutsch. Ich spreche Deutsch. Ja, ich spreche Deutsch. Ja, ich spreche Deutsch. Ich yani من. Ja yani بەڵێ. Sprechen قسەکردن. Spreche بۆ من بەکارێت ئەمە کە بەم شێوازە سەرف ئەکرێت یعنی بەکار ئێن ئەم فرمانە. Ich yani من spreche Deutsch. ئەچیتر پرسیارتان یەکن Sprechen Sie Deutsch? Sprechen Sie Deutsch? Sprechen Sie Deutsch? Sprechen Sie Deutsch? ئێوە دەڵێن Ja. ئەوە بەخۆت بڵێ Ja. Ich spreche Deutsch. Ich spreche Deutsch. تێگەیشتن بە زمانی ئەڵمانی verstehen ئەبێ. verstehen. ئەگەر بڵێ من تۆ لە تۆ تێئەگەم ئەڵێ Ich verstehe dich. Ich verstehe dich. Verstehe ئەنووسرێت بەڵام ئەو ئێکە گەیشتە هێ تۆزێ بەرز ئەیڵێن یعنی بەرز نەکوە بەخێڕێنێتەیە کێشی هێنن یعنی ئەیکەن بە سێپیت ئاوا ناتوانم بڵم سێپیتش بەڵام ناڵێن هەر وەکو وەکو ئێکە کە لەگەڵ هەیەکە یعنی جۆری وەکو گێت بەو شێوازە. Ich verstehe dich. یعنی من لە تۆ تێگەم. Ich verstehe dich. 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 ئەگەر بڵێ تێناگەم لە تۆ تێناگەم. Ich verstehe dich nicht. 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 ئێستا بڵێ تێناگەم.
Ich verstehe dich nicht. Ich verstehe dich nicht. بڵێت هێناکەم دیسان. Ich verstehe dich nicht. ئێستا پرسیار لە بەرامبەرەکەتان ئەکەن ئەڵێن بە احترامەوە پێڵێن کەسێکە وتم بۆ یەکەم جار کەوان پرسان لێگەن دەڵێن sprechen Sie Deutsch؟ ئێوەش ئەڵێن ja ich spreche Deutsch. Ja ich spreche Deutsch. ئێستا ئەو بەرامبەرەکەتان پرسیار لە من تێگەی بە احترامەوە لەگەڵتان قسەکات بە ڕێزۆ. Verstehen Sie mich? Verstehen Sie mich? Ja, وتوان لە بەرامبەرەکەتان پرسن Verstehen Sie mich? Verstehen Sie mich? Verstehen Sie mich? ئێوەش لە جواب ئەڵێن بە دڵنیاییەوە ناین. ناین لە زمانی ئەڵمانی یانی نە. ئەتوانی بڵێ nein ich verstehe Sie nicht. یا ئەتوانی بڵێ ich verstehe Sie nicht. Ich verstehe Sie nicht. Ich verstehe Sie nicht. Ich verstehe Sie nicht. ئێستا بیڵەڕۆ من لە جەنابەت تێناگەم. Ich verstehe Sie nicht. Ich verstehe Sie nicht. ئێستا بە بەرادەری خۆت بڵێ ئەو کەسە کە بەرادەری نزیکتە ئەتوانی دووچن هینی بکەیت. دووچن یعنی بە شێوازێکە بە دوو بانگی بکەیت بە دوو لەگەڵی قسە بکەیت نەڵێ زی. ئێمە زیچنمان هەیە و دووچن. زیچن بۆ ئەوەیە کە پێیان دەڵێ زی و ئینن کە لەگەڵیان قسەکەی. دووچنیش بۆ شێوازەیە کە بە کەسانێک ئەڵێ بەرادەری نێزیکتن و ئەتوانی لەگەڵیان قسە بکەیت یا کەسێکە حەزەکە پێی بڵێ دوو لە جیاتی زی. دوو یانی تۆ زیش یانی تۆ بەڵام بە شێوازی بەڕێز. زیەکی تر هەیە ینی ئێوە ینی بە کۆمەڵ ینی زۆرتر لە چەند کەس ئەبن بە زی. ئیتر ئەوەشتان بۆ شەرحەتم باسی زیتان بۆکەم دیسان لە ڤیدیۆیەکی دیکە بەس ئێوە ئەم دوانە فێر بن ئەو زیەکە بە پیدی گەورە ئەنووسرێت ینی بە احترام قسەکردن لەگەڵ ئەو بەرامبەرتەیە. ئەگەر بتانن لەگەڵ کەسێکە بە احترام قسە بکەن پێی ئەڵێن زی بە پیتی گەورەیش ئەینووسن. هەموو جار بە پیتی گەورە ئەبێ بێت. لە ناوڕستەدا ئەبێ بە پیتی گەورە بنووسرێت. ئێستا بە بەرادەری نێزیکی خۆت یا بە ڕەفیقی خۆت بڵێ لە من تێگەی Verstehst du mich? 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 یعنی لە من تێگەی بە بەرادەری خۆت دەڵێ یا بە برای خۆت یا بە خۆشکی خۆت یا بە دایک باوکی خۆت یان هەر کەسێک کە ئەتوانی لەگەڵیانە وەکو بەرادەر سەیران کردو نێزیکیان نێزیک بە تۆ بن. ئەگەر بڵێ داوای لێبوردن نەکەم بە زمانی ئەڵمانی ئەڵێ es tut mir leid. شێوازی زۆر هەیە ئەمتان جارێ فێر ببن. Es tut mir leid. Es tut mir leid. Es tut mir leid. داوای لێبوردنەکەم. ئێستا بڵێ داوای لێبوردنەکەم من لە تۆ تێناگەم. Es tut mir leid. Ich verstehe dich nicht. Ich verstehe dich nicht. Ich verstehe dich nicht. بڵێ داوای لێبوردنەکەم لە تۆ تێناگەم.
Es tut mir leid. Ich verstehe dich nicht. Essa tua Bele? Ich lerne Deutsch. Die Sambiela رو خارج آلمانی فیربم خارج فیری آلمانی بم. Ich lerne Deutsch. Ich lerne Deutsch. استا اما یعنی آیا تو خارجی فیری آلمانی بی؟ تو آلمانی خارجی فیره بی؟ Lernst du Deutsch? Lernst du Deutsch? استا تو بیله رو؟ Lernst انوسریت Lernst اخوان ریتو Lernst du Deutsch? Lernst du Deutsch? Lernst du Deutsch? والله ألماني فيرم. Ja, ich lerne Deutsch. تكراري كنو. Ja, ich lerne Deutsch. Ja, ich lerne Deutsch. هسه بله ألماني فيرم. Ja, ich lerne Deutsch. Ich lerne Deutsch. Göbeknu ama تكراري كنو رشيني منه. Wie heißen Sie? Wie heißen Sie? أما يعني ناوي بريستان چیه؟ نسراو بچی نسراو بکین. Wie heißen Sie? 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 يستاي وبلن ناوي بريستان چیه؟ Wie heißen Sie? 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 من نسراوبة بمن ألين من ناوم كيوانا من ناوم كيوانا Ich heiße Keiwan. Ich heiße Keiwan. Ich heiße Keiwan. Ich heiße Keiwan. Ist das بله؟ Ich heiße نوی خود بله. نوی تو چیه؟ Ich heiße Keiwan. Ich heiße Keiwan. Ich heiße Keiwan. Und wie heißen Sie? Und wie heißen Sie? أي تناوت چیه؟ و تناوت چیه؟ und يعني و ليرة بوشوادة تجمعه أي. Und wie heißen Sie? إيش طبعا زي يعني يوي بريس. يستقبلن أي تناوت چیه؟ Und wie heißen Sie? Und wie heißen Sie? Und wie heißen Sie? أما يعني أي تو چیه؟ أي تو كسك يعني ببرادري خود علي. أما بو كسك نيك ناي ناسي بلاي زي. أما يتري لي دو. Und wie heißt du? Und wie heißt du? بلاي أي تو ناو چه ببرادري خود برافقي خود. Und wie heißt du? يستا ببرادري خود بلاي أي تو ناو چيه؟ Und wie heißt du? Wie heißt du? Und wie heißt du? Und wie heißt du? Und wie heißt du? أما يعني يوي بريس خلقي كون. Woher kommen Sie? Woher kommen Sie?
Woher kommen Sie? Woher? خەڵکی. Woher kommen Sie؟ یعنی لەکوێوە ئێوە دێن بەو شێوازە ئەگەر بتوانم تەرجەمەکەمەوە یان بەڵێم خەڵکی کوێی. Woher kommen Sie؟ خەڵکی کوێی. Woher kommen Sie؟ کەسێکە زی ینی بەڕێز بە کەسێک بە بەڕێز ئەڵێ Woher kommen Sie؟ ئێستا تکایەکەنەوە بڵێن خەڵکی کوێی بە احترام قسە بکەن لەگەڵ کابراکە نایناسنەوە بزان کەسێکە نایناسن. بڵێن خەڵکی کوێی. Woher kommen Sie؟ ئێستا بە کەسێک بە احترام بڵێن خەڵکی کوێی. Woher kommen Sie؟ Woher kommen Sie؟ دیسان بێلەرەوە خەڵکی کوێی. Woher kommen Sie؟ Woher kommen Sie؟ ئێستا وا بزانە لە کۆرسی زمانی ئالمانیت ئەوەی کە لەگەڵتا لە کۆرسە هاوتەمەنی خۆت هەیە لە خۆت منداڵترە بێ پێ بڵێ Woher kommst du؟ ئەتوانی پێشی بڵێ زی چونکە باش نایناسی بەڵام چونکە هاوتەمەنی خۆت هەیە لە خۆت بچووکترە پێم وایە کێشە نەبێت کە پێی بڵێ دوو یعنی نەڵێ زی کێشە نابێت. Woher kommst du؟ ئەی تۆ خەڵکی کوێی. Woher kommst du؟ تۆ خەڵکی کوێی. Und woher kommst du؟ ئەتوانی بڵێ یعنی ئەی تۆ خەڵکی کوێی. Woher kommst du؟ خەڵکی کوێی. Woher kommst du؟ Woher kommst du؟ Woher kommst du؟ ئێستا تۆ بێڵێرەوە بڵێ خەڵکی کوێی تۆ. بڵێ خەڵکی کوێی تۆ. Woher kommst du؟ Woher kommst du؟ دیسان بێڵێرەوە. Woher kommst du؟ Woher kommst du؟ بەمە ئەڵێن من خەڵکی عێراقم. Ich komme aus dem Irak. Ich komme aus dem Irak. Ich komme aus dem Irak. بەم شێوازە ئەڵێ Ich komme aus dem Irak. ئەگەر کورد بی کوردی خۆمان زۆربیان حەزیان لێ نییە ئەڵێن Ich komme aus Kurdistan. 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 ئەمە کەیتریش ینی من خەڵکی ئێرانم من ئێرانیم. Ich komme aus dem Iran. 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 ئێستا بڵێ من خەڵکی عێراقم من عێراقیم بڵێ. Ich komme aus dem Irak. Ich komme aus dem Irak. دیسان بێڵێرەوە. Ich komme aus dem Irak. ئێستا بڵێ من خەڵکی کوردستانم. Ich komme aus Kurdistan. Ich komme aus Kurdistan. ئێستا بڵێ خەڵکی کوردستانم. Ich komme aus Kurdistan. دیسان بێڵێرەوە. Ich komme aus Kurdistan. ئێستا بڵێ من ئێرانیم من خەڵکی ئێرانم. Ich komme aus dem Iran. ئێستا بڵێ من خەڵکی ئێرانم. Ich komme aus dem Iran. Ich komme aus dem Iran.
دیسان بێڵێرۆ Ich komme aus dem Iran. ئێستا بڵێ خەڵکی کوردستانم. Ich komme aus Kurdistan. ئێستا پرسیار کن ئایا ئێوەی بەڕێز خەریکن فێری ئەڵمانیا بن؟ بە احترام. ئەو زیە یعنی احترام. Lernen Sie Deutsch? Lernen Sie Deutsch? Lernen Sie Deutsch? دیسان ئێوە تکراریکردن بڵێن ئایا ئێوەی بەڕێز خەریکن فێری ئەڵمانیا بن؟ Lernen Sie Deutsch? Lernen Sie Deutsch? دیسان ئێوە بڵێنەوە Lernen Sie Deutsch? Lernen Sie Deutsch? ئێستا بڵێن نە من ئەڵمانی قسە ناکەم. Nein, ich spreche kein Deutsch. Nein, ich spreche kein Deutsch. Nein, ich spreche kein Deutsch. ئێستا تو بڵێن نە من ئەڵمانی قسە ناکەم. Nein, ich spreche kein Deutsch. Nein, ich spreche kein Deutsch. Nein, ich spreche kein Deutsch. تکراری کرو. Nein, ich spreche kein Deutsch. Nein, ich spreche kein Deutsch. ئەگەر بە مناڵ یان بە بەرادەری خۆت بڵێ تەمەنت چەنە ئەڵێ Wie alt bist du? Wie alt bist du? Wie alt bist du? ئەگەریش بە کەسێک گەورەتر لە خۆت بڵێ یان کەسێک نەیناسی بە احترام لەگەڵا قسە بکەی ئەڵێ Wie alt sind Sie? Wie alt sind Sie? Wie alt sind Sie? ئێستا بە بەرادەری خۆت ئەگەر بڵێ تەمەنت چەنە ئەڵێ Wie alt bist du? Wie alt bist du? ئەگەر بە کەسێک بێگانە بێت لێ پرسیت و بە تەمەن بێت و لە خۆت گەورەتر بێت کە من ئەڵێم لە کەس نەپرسن تەمەنتان لە ئەڵمانیا چونکە باش نییە و کەسیش پێخۆش نییە لێ ئەپرسنەوەن Wie alt sind Sie? Wie alt sind Sie? دیسان پێتان ئەڵێمەوە پرسیار لە هەر کەسی نەکەن بڵێن تەمەنتان چەنە چونکە باش نییە. ئێستا بڵێن ئێوەی بەڕێز تەمەنتان چەنە؟ Wie alt sind Sie? Wie alt sind Sie? Wie alt sind Sie? ئەگەر بە بەرادەری خۆت بڵێ تەمەنت چەنە چی ئەڵێ؟ Wie alt bist du? Wie alt bist du? ئێستا ئەگەر بڵێ ئەوە تۆ لەکوێی بە ئەڵمانی وای لەکوێ ئەڵێ Wo bist du? 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 ئەگەر بە زمانی ئەڵمانی پرسی ڕێبانۆفەکە لەکوێیە ئەڵێ Wo ist der Bahnhof? Wo ist der Bahnhof? Wo ist der Bahnhof? Wo ist der Bahnhof? ئەو هیەکەی ئێڵێت و نایڵەیە هەرێکێت بە شێوازێک ئێڵێت Wo ist der Bahnhof? Wie heißt dieser Ort? Wie heißt dieser Ort? يعني چەی ناوە ئەم منتەقە ئەم جێگە ئەم محەلە Der Ort? Der Ort? Wie heißt dieser Ort? ئێستا بڵێ چی ناوە ئەم منتەقە Wie heißt dieser Ort?
بە ئەڵمانی ئەگەر بڵێ ئەمە حتە ناوی چی ناوە ئەڵێن Wie heißt diese Station? Wie heißt diese Station? Wie heißt diese Station? ئێستا پرسە ئەمە حتە چی ناوە Wie heißt diese Station? ئەگەر بڵێ وام لە ماڵە یا هامە ماڵە بە ئەڵمانی ئەڵێن Ich bin zu Hause. Ich bin zu Hause. Ich bin zu Hause. Zu. نەڵێن so oder so. Ich bin zu Hause. ئەمەژە ئەڵێ من لە خیابانم لەناو خیابانم. Ich bin auf der Straße. Ich bin auf der Straße. Ich bin auf der Straße. ئێستا بڵێ لەناو خیابانەکەم لە خیابانم. Ich bin auf der Straße. Straße. Die Straße یعنی خیابان. Ich bin auf der Straße. بە زمانی ئەڵمانی ئەگەر بڵێ ئەڕۆم بۆ خیابان ئەو کاتە ئەوەکە لە ناو خیابانەکە بووی ئەمە ئەڕۆی بۆ خیابان. Ich gehe auf die Straße. Ich gehe auf die Straße. Ich gehe auf die Straße. ئێستا تۆ بیڵێ Ich gehe auf die Straße. Ich gehe auf die Straße. Ich gehe auf die Straße. بڵێ ڕۆم بۆ خیابان. Ich gehe auf die Straße. ئێستا بڵێ وای لەکوێ بە ئەڵمانی لەکوێی Wo bist du? Wo bist du? ئێستا بڵێ لە ماڵم. Ich bin zu Hause. Ich bin zu Hause. Ich bin zu Hause. ئێستا بڵێ من لە نێو خیابانم لە خیابانم. Ich bin auf der Straße. 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 بڵێ تێگەی لە من تێگەی. Verstehst du mich? Verstehst du mich? Verstehst du mich? Verstehst du mich? پرسیاری لێگو بڵێ لە من تێگەی. Verstehst du mich? Verstehst du mich? دیسان بێ لە من تێگەی. پرسیاری لێ بکە. Verstehst du mich? بڵێ نە لێ تێناگەم من لە تۆ تێناگەم. Nein, ich verstehe dich nicht. 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 گەیشتنە کۆتایی دەرسی 5 تکایە هاوڕێیان دیسان ئەم دەرسە گوێ بکڕنەوە و تکاریکەنەوە با بە جوانی فێر بن. لایکی ڤیدیۆکەمان بکەن و سابسکرایبمان بکەن و کۆمنتیشمان بۆ بنووسن ئەگەر داواکارێکتان هەیە تا سەبارەتەوە ڤیدیۆ دروستکەین. خواتان لەگەڵ خوا حافیزتان بێ.